Irak Kürdistan bölgesinden ve Süleymaniye şehri. لە هەرێمی کوردستانی عێراق و لە شاری سلێمانیەوە سەڵاوتان لێبێت. من ڕێباز مەجیدم لە دەنگی ئەمریکا. ئەمڕۆ لە سلێمانی میوانداری هاوسەرۆکی هەدەپە بەڕێز سێزای تەمەلی ئەکەین. شاندی هەدەپە سەردانی هەرێمی کوردستانی عێراقی کرد و لەگەڵ پارتە کوردستانیەکاندا کۆبوویەوە. ئایا پرۆسەیەکی تری ئاشتی دەست پێ دەکاتەوە؟ ئەم سەردانە بۆ مەبەستەیە؟ هاوکات لە ئێستادا هەدەپە بە قۆناغێکی سەختدا تێپەڕ ئەبێت. لەسەر شارەوانەکانی هەدەپە قەیوم دانرا. ئایا چ دۆخێک چاوەڕوانی هەدەپە ئەکات؟ دەسەڵات هەمیشە هەدەپە بە تیرۆر تاوانبار ئەکات. ئایا وەڵامی هەدەپە چی و ئەم تاوانبارکردنانە چەندێک ڕاستن؟ ئایا پەیوەندیەکانی جەهەپە و هەدەپە چۆنە و لە پرۆژەی هەدەپەدا جەهەپە شوێنێکی هەیە؟ لە ئێستاشدا لە تورکیا باز لەوە دەکرێت کە عەلی باباجان و ئەحمەد داوودۆغڵۆ پارتی نوێ ڕاگەیەنن. ئایا ئەم پارتە نوێیانە شتێک لە سیاسەتی تورکیادا ئەگۆڕن؟ ئەمڕۆ ئەم بابەتانە لەگەڵ بەڕێز سێزای تەمەلیدا باز ئەکەین و چاوپێکەوتنێکی لەگەڵ ئەکەین. سەرەتا بەخێر هاتن بەڕێزم. زۆر سوپاس. Siz Irak Kürdistan bölgesi. ئێوە سەردانی هەرێمی کوردستانی عێراقتان کرد و لەگەڵ پارتە کوردستانیەکاندا کۆبوونەوە. ئایا لەم کۆبوونەوەدا باسی چیتان کرد و ئامانجی ئەم سەردانانە چییە؟ Evet, her şeyden önce پێش هەموو شتێک گرنگترین بابەتی ئەمڕۆ لەم ناوچەیە کۆتایهێنان بە شەڕە و پێویستە هەموو لایەنەکان بۆ بەدیهێنانی ئاشتی هەوڵە بدەن. بۆ ئەم پرسە بەردەوامی بە پەیوەندیەکانمان ئەدەین. لەلایەکی ترەوە پرسی دیموکراسی هەیە کە یەکێکە لە پرسە هەرەسەیرەکیەکان. ئاشتی و دیموکراسی بۆ ئێمە دوو بابەتی لە یەکدانەبڕاون. بۆ ئەوەی ئەم دوو پرسەش چارەسەر بکرێن بە دڵنیاییەوە پێویستە پرسی کورد چارەسەر بکرێت. پرسی کورد چیتر پرسێکی جیهانیە. ناتوانانی تەنها لە یەک وڵاتەوە خەریکی دۆزینەوەی چارەسەر بیت بۆی. مەحاڵە لە هەر ناوچەیەکدا چارەسەرێک بینیتە بوون و بتەوێت لە چوارچێوەی ئەو ناوچەیەدا بیهێڵیتەوە. چونکە لەم ناوچەیە و لە 4 وڵاتدا 45 میلیۆن کورد ئەژی و پەیوەندیەکانیان بەیەکەوە پەیوەندی زۆر بەهێزن. پێویستە بە زانینی ئەم ڕاستیانە هەنگاو بندێ. هەر وڵاتێک بۆ چارەسەرکردنی ئەم پرسانە دەبێت هەنگاو بنێت. پێویستە سیاسەتمەدارەکانی نێو ئەم وڵاتانەش ئەو ئەرکا بەجێ بهێنن کە دەکەوێتە سەرشانیان لەم بارەیەوە و پێویستە پەیوەندیە تەندروستەکان بپارێزن. ئایا ئەمە چۆنەکرێت یان پێویستە چی بکرێت؟ جارێکی تر دەرکەوتەوە کە هەوڵەکان بۆ یەکێتی نەتەوەی کورد چەند گرنگە. لەسەر ئەم پرسە بانگەوازی خۆمان مانگەیان. ڕاستە جیاوازی هەیە، ڕاستە هەستیاری هەیە، بەڵام بە لە بەرچاوگرتنی ئەم پرسانە بە لە بەرچاوگرتنی ئەم هەستیاریانە ئەتوانین شتێک بخینە سەر سیاست و ئاشتی و دیموکراسی. باسمان لە گرنگی ئەمانە کرد لە کۆبوونەوەکانماندا و لە گفتوگەکانماندا. بەهستی ئەرێنیەوە لەم کۆبوونەوانەدا جیا بووینەوە پەیوەندیەکانمان بەردەوامن. هەموو کەس زیاتر لە دوێنێ بە ئومێدترە. ئەو هێز و بۆچوونەی کە پێی وایە ئەم کێشانە بە ئاشتی و دیموکراسی چارەسەرێ بێت، بەڵام تەنها هەوڵ و ماندووبوونی زیاتری پێویستە. بە دڵنیاییەوە لێرەدا گەورەترین ڕۆڵ بەر تورکیا ئەکەوێت. تورکیا بەهێزترین وڵاتی ناوچەکەیە. بەو بۆنەیەوە پێویستە تورکیا ئەو هێزەی خۆی بۆ ئاشتی و دیموکراسی بەکاربهێنێت. بۆ چارەسەرکردنی پرسی کورد بەکاری بهێنێت. بەداخەوە دەسەڵات لە تورکیا بەڕێگایکی تەواو پێچەوانەدا بەرەو پێشەوە دەڕوات. ئەمەش هەم بۆ تورکیا و هەم بۆ ناوچەکەش کێشەی زیاتر دروست دەکات. جەنگ دروست دەکات، ناسەقامگیری ئابووری دروست دەکات. تەنها ڕێگا بۆ کۆتاییهێنان بەمانە بەهێزکردنی بەرخودانی ئاشتی و دیموکراسی لە تورکیادا بە دیموکراسیکردنی تورکیایە. ئێمە وەک پارتی خۆمان هەدەپە لە تورکیا هەوڵێکی زۆرە دەین بۆ پرسی چارەسەری دیموکراسی. بەڵێ هێرشی زۆرمانەکرێتە سەر، فشارمان نەخرێتە سەر، بەڵام هیچ یەکێک لەمانەوەمان لێ ناکات لە بەرخودانمان بۆ دیموکراسی پاشگەز بینەوە. چونکە پێمان وایە ئەگەر تورکیا بە دیموکراسی بێت، ناوچەکەش ئەبێتە دیموکراسی. ئەگەر تورکیا ئاشتی نێو کۆمەلگا بەرقەرار بکات، ئاشتی بۆ ناوچەکەش دێت. پرسی سووریاش چارەسەر دەبێت، ڕۆژئاواش چارەسەر بێت. بۆ چارەسەرکردنی کێشەکانی باشووریش کاریگەری زۆری ئەبێت. بۆی بەدیهێنانی ئەمەش پێویستمان بە ڕاگۆڕینەوە و دیبلۆماسی و گفتوگۆی زیاترە. Peki bu ziyaretlerden sonra باشە، دوایم سەردانانە چاوەڕوانی ئێوە چییە لە پارتە کوردستانیەکان؟ bir kere olduğumuz her yerde barış ve demokrasi adına جارێک لە هەر شوێنێکی ئەم ناوچەیەدا هەر هەوڵێک بۆ ئاشتی و دیموکراسی کاریگەری ئەبێت لەسەر هەموو بەرخودانەکانی تر بۆ ئاشتی و دیموکراسی. بۆیە پێش هەموو شتێک لەو شوێنەی کە تێیداین پێویستە هەنگاو بنین بۆ ئاشتی و دیموکراسی. بانگەوازەکانمان بەم ئاراستەیەیە. لەلایەکی ترەوە لە هەر شوێنێکدا ناحەقی و نادادی هەبێت پێویستە پێکەوە دژی بوەستینەوە. ئەگەر قەیوم بخرێتە سەر دیاربەکر و وان و ماردین، پێویستە دژی ئەمە پێکەوە بینە دەنگ و بیرروڕایی لەسەر بگۆڕینەوە. ئەگەر لە باشوور ناحەقیەکە بێت ئێمە وا ئەکەین. ئەگەر لە مەخمووددا ناحەقیەکە بێت هەموو تورکیا ئاگای لەمە ئەبێت و دژ بەم ناحەقیە دێتە دەنگ. هەر ئەبێت بەم شێوەیەش بێت. ئەمە بۆ ڕۆژاواش هەمان شتە. کاتێک سەیری ناوچەکە ئەەکەین پێویستە لەم پەنجەرەی عاتفیەوە سەیری بکەین. پێویستە ئەم یەکگرتووی و نزیکبوونەوە عاتفیە دروست بکەین. سیاسەتیش هەر لێرەوە هێزی خۆی وەردەگرێت. بڕوان بەمە هەیە پێش هەموو شتێک. تورکیا وەک نمونە لەگەڵ پارتە کوردستانی و کوردیەکاندا کۆبووینەوە. هەم لە هەڵبژاردننی گشتی و هەم لە هەڵبژاردننی شارەوانەکان. بەڵام لەو دیوی هەڵبژاردنەکانەوە هەنگاوێکی گرنگدا
ئەو هەستەی دروست بوو لە کاتی هاتنەڕیزی یەکەوە زمینەیەکی بەهێزی بۆ سیاست ئامادە کرد. ئەمە گرنگە لە پێکەوە بوونمان لەگەڵ پارتە ئۆپۆزیسیۆنەکانی تورکیا کردنەوەی ئەو ڕێگایانە ئەبینین کە داخرابوون. پێویستە لەسەر ئاستی ناوچەکەش ئەمە بکەین. ئەنجامدانی سیاست بەم یەکگرتوویەوە زۆر گرنگە. Siz burada barış için, demokrasi için ئێوە لێرەدا بانگەواز بۆ ئاشتی و دیموکراسی ئەکەن، بەڵام بە دڵنیایی ئەمە تاگلایەنانە نایەتە دی. دەوڵەتی تورکیا ژەبێت هەوڵی خۆی بدات بۆ ئەمە بەستە. بەڵام لە هەمان کاتدا وەکو هەدەپا ئێوە بە قۆناغێکی سەختدا تێپەڕابن. قەیوم کرایە سەر شانوانەکانتان بە لە بەرچاوگرتنی ئەمانە تا چەند دێگەشببینن بە پرۆژە و بانگوازەکانتان. HDP قۆناغێکی سەخت چاوەڕێ هەدەپە ئەکات. ڕاستە، بەڵام ئەمە شتێک نییە چاوەڕێمان نەکرد بێت. ئەم هەموو قین و سوکایەتی و هێرش و فشار و توندی تێژەی بەرامبەرمانەکرێت. دانانی قەیوم لە ڕاستیدا شەڕێکی دەرونی بە شێوەیەک بە عەقڵ دانایەت. تەنها یەک هۆکار هەیە، ئەویش بەرخودانی هەدەپێت بۆ دیموکراسی. چونکە ئەو دەسەڵاتی ئێستا لە دیموکراسی و ئاشتی ڕادەکات، ئەو هەنگاوانەی هەدەپە بەرەو ئاشتی و دیموکراسی ئەینێت، ئەوە ناتوانن بەرگەی بگرن. چونکە هەدەپە لەسەر هێڵی سێهەمەوە بەمانەی وشە ئەدرێسێکی چارەسەریە. هەڵبژاردەیەکی بۆ چارەسەر دروست کردووە. لە نێو سیاست و سیاسەتی دیموکراتیدا بژاردەیەکی خوڵقاندووە. هەوڵی ئەوەیە کە گەلانی تورکیا و ناوچەکە لە نەبوونی بژاردەی چارەسەر بێنێتە دەرەوە و بۆ ئەمە بەستەش هەنگاو ئەنێت. ئەو دەسەڵاتی ئەمڕۆ بەرگەی ئەمە ناگرێت. ئەو دەسەڵاتی ئەمڕۆ ناتوانێت سیاست بەرهەم بهێنێت، ناتوانێت سیاسەتی دەرەوە بەرهەم بهێنێت. ئەو لە سیاسەتی دەرەوە تێگەیشتووە، بەزاندنی سنووری وڵاتانە، هەڕەشەیە، ڕووداوەکانی ئەفرینە. لە کاتێکدا سیاسەتی دەرەوە بەرەمێنانی ئاشتیە. لە شوێنێکدا کە ئاشتی هەبێت سیاست بوونی ئەبێت. لێرەدا ئێمە لە بەرامبەر تێگەشتنێکی ڕزیودا لە سەنگەرداین. iktidar sürekli sizi terörle دەسەڵات بە بەردەوامی ئێوە بە تیرۆر تۆمەتبار ئەکات. وەڵامی ئێوە چییە بۆ ئەم تۆمەتانە؟ Şimdi oldum olası Türkiye'deki لە ئێستادا گرنگترین ڕێگای سیاست لە تورکیادا ئەوەیە وەک ئەڵێن قوڕ ڕێ بدە و باش شوێنەکەی بمێنێتەوە. خەڵک ناشرینکردن، بە گوتارێکی پڕقینەوە هێرشبردن، سوکایەتیکردن، ئاراستەکردنی تێڕوانین، بەکارێنانی تونوتیژی، دروستکردنی فشار. هەدەپە ڕوبەڕووی هەموو ئەمانە بۆتەوە و بەردەوامیشە لە ڕوبەڕووبوونەوە. بەڵام ئێمە لە بەرخودانمان بۆ دیموکراسی دەست هەڵناگرین. ئەمڕۆ ئەوانەی ئەیانەوێت پرسی کورد چارەسەر بکەن و ئەوانەی نایەنەوێت چارەسەری بکەن بەڕوونی ئاشکرا بووە. ئەوانەی بۆ چارەسەری پرسی کورد بەرخودان ئەکەن، واتە ئێمە بۆ ئاشتی و دیموکراسی بە شێوەیەکی بەردەوام هەنگاو ئەنین. هەموو خەڵکی تورکیا بۆ هاوپەیمانیەکی دیموکراسی بانگ ئەکەین. هەوڵی نووسینەوەی دەستورێکی دیموکراسی ئەدەین، هەوڵی ریفۆرم ئەدەین لە سیستەمی دادوەریدا، هەوڵی دروستکردنی دەوڵەتێکی یاسایی، دەوڵەتێکی دەستوری ئەدەین، هەوڵ بۆ مافیکرێکار ژن و ژینگە ئەدەین، واتە پێکەوە بەرخودانێک بۆ دیموکراسی ئەکەین. ئەوانەی دژی ئەم شتانن چارەسەریان ناوێ، شەڕیان ئەوێ، فشاریان ئەوێ، هەر بۆیە بەردەوامن لە هێرشکردنە سەر هەدەپا. sizin CHP ile لە ئێستادا پەیوەندیەکانتان لەگەڵ جەهپەدا چۆنە؟ ئایا لەو پرۆژەی باسان کرد پرۆژەی هەدەپە جەهپە شوێنێکی تێیدا ئەبێت؟ tabii ki biz bütün kurumlara, bütün siyasi بەدڵنیایەوە ئێمە ئەمانەوێت سەردانی زۆرێک لە دامەزراوەکان و پارتە سیاسیەکان بکەین، هەروەک چۆن لە باشوور سەردانیان ئەەکەین. لە تورکیاش ئەم جۆرە سەردانانەمان ڕێکخستووە. لەسەر پرسی هاوپەیمانێتیەکی دیموکراسی، پرسی دەستور، زۆر پرسیتر ڕاگۆڕینەوەی زۆر ئەەکەین. لەسەر ئەم هێڵی دیموکراسی و دژی ئەم ڕژێمە ئۆتۆریتارە بانگەوازی یەکگرتنەکەین. لە زۆرێک لە دەستگاکانی پارتی گەلی کۆماری کە سەردانمان کردن بە دەمهاتنەوەی ئەرینیمان بینی. لەسەر ئەم پرسە خۆشیان چەندین هەنگاویان ناوە. سەردانی ئیمامۆغڵۆ بۆ دیار بکرد مەسلەیەکی جیاوازە، بەدڵنیایەوە بابەتێکی گرنگە. کۆبوونەوەی گەلانی تورکیا لە خاڵێکدا هاتنە ڕیزیەک لە کۆمەلگادا بە مەبەستی ئاشتی کۆمەڵایەتی و بەرەمێنانی چارەسەر بۆ کێشاوبەشەکان لەم قۆناغەدا زۆر گرنگە. ئێمە بەو مەبەستەوە دەگەڕێن. بەدڵنیایەوە کۆمەڵێک چەقبەستنی سیاسی هەیە کە لە ڕابردووەوە هاتووە. ئەمانە وردە وردە ئەکرێنەوە، نابێت نائارام بین و ئێمەش لەم بابەتەدا گەشببینین. Türkiye'de Ahmet Davutoğlu ve Ali Baba لە تورکیا باز لەوە دەکرێت کە ئەحمەد داوودۆغڵو و عەلی باباجان پارتی نوێ دروستەکەن. بەڕای ئێوە ئەم جیابوونەوانە لە ئاکەپە و دروستبوونی پارتی نوێ لە تورکیادا چ گۆڕانکاریەک دەتوانێت دروست بکات؟ nasıl bir değişim yaratabilir? Evet, bu aslında AKP'deki çözülmeyi بەڵێ لە ڕاستیدا ئەمە هەڵوەشانەوەی ئاکەپە پیشانەدات. ئاکەپە بە خێرای هەڵەوەشێتەوە ئەتوێتەوە. پارتێک کە سیاست بەرهەم نەیەنێت بە بەردەوامی بە جەنگ خۆی تێر بکات، لە ڕێی سیاسەتەکانی جەنگەوە هەوڵداد لەسەر پێ بوەستێت، سەقامگیری و کێشەکان فراوانتر بکات، هەڵەوەشێتەوە. هەرواش ئەبێت ئاکەپە خوێنی لێ ئەڕوا، کەوتنێکی زۆر خێرای هەیە. کەسانێکی وەک بابەجان و داوودئۆغڵۆ هەوڵی دروستکردنی پارتی خۆیان ئەدەن. بڕوام وایە لە ماوەیەکی کووردا ئەوانە ڕوو ئەدەن. هەڵوەشانەوەی ئاکەپە خێراتر ئەکات، بەڵام بەدەر لەمانەش ئاکەپە لە نێو کۆمەلگادا شەرعەتی خۆی لەدەست ئەدات، بە خێرایی بچووک ئەبێتەوە، چونکە نەیتوانی چارەسەرێک بێنێتە بەرهەم. مرۆڤەکان ئێستا بە دوای چارەسەردا ئاگەڕێن، هەر بۆیە ئەو پارتانەی چارەسەر بەرهەمێنن، بژاردە بەرهەمێنن، بەردەوامی بە بوونیان ئەدەن.
هەدەفەش لە سەروی ئەمانەوەیە. Peki son soruyu sorayım. زۆر باشە کەواتە بەرسیاری کۆتایی لێ بکەم لە کوردستاندا چەند میدیایەک هەواڵێکیان لەسەر ئێوە بڵاو کردەوە کە ئێوە وتوتانە من هاتووم لەگەڵ پێشەوای کووردا کۆ ببمەوە مەبەستان بارزانی بووە ئایەوە دەستەواژێکی لەو شێوەیەتان بەکارهێناوە؟ Hayır, bu anladığım kadarıyla نەخێر بەو ڕادەی تێ ئەگەم ئەکرێت هەواڵێک بێت بە هەڵە وەرگێڕرا بێت یان هەواڵێکی تێکدراو بێت ئەو یەکێک لە سەرکردە گرنگەکانی کووردا. هاوسەرۆکی هەدەفە بەڕێز سێزای تەمەلی زۆر سوپاس دەکەین. ben من teşekkür سوپاسان ederim. دەکەم. Amerikan sesi. وەکو دەنگی ئەمریکا میوانداری هاوسەرۆکی هەدەفە بەڕێز سێزای تەمەلیمان کرد کاتێکی خۆش بەڕێزان.